هەردوێنێ لێ بکانە دوو گەنجی دەرێ کێکن کێک ئەوەندە قسە خۆش ئەوەندە ڕوویان سپی و جوان بە خوشک و بە برامبی هاتینە یەکەوە یەک عەڵقەیان بردیە. بەڵێ لێرکانەدا مانگی 2 3 و 4 باسمان کرد کە زێر بەرزترین ئاستی بەخۆوە دەبینیت هەتا وەکو مانگی 9 10 بەڵکو دەڵێن هەتا ماوەکو مانگی 11 ئەو بەرزبوونەوەی هەر بەخۆوە دەبینێتن. هۆکارەکانیشی زۆرن، زۆر شتن ئێستا ناکرێتن بەس لەسەر یەک شت تەرکیزکەین. شتەکان زۆرن کە وا دەکاتن زێر ئەو بەرزبوونەوەی بەخۆوە ببینێتن. لەو ماوەی کە زێر بەرز بووەتەوە نرخەکەی هیچ کەسێک هاتووە لای بەڕێستان بڕێکی کەمی زێر کرد دەبێت بۆ هاوسەرەکەی؟ بەڵێ زۆر کەس هاتووە و پێخۆشحاڵیشین بەو کەمیەیە کە ئەم گەنجانە دەستنە ئەو پرۆسەی هاوسەرگیری هاتووە لێرکانە 10 مسقالی لۆ کردووە 5 مسقالی لۆ کردووە بەڵکو یەک حەڵقەشی لۆ کردووە. هەردوێنێ لێرکانە دوو گەنجی دەرێ کێکن کێک ئەوەندە قسە خۆش ئەوەندە ڕوویان سپی و جوان بە خوشک و بە برامبی هاتینە یەکەوە یەک عەڵقەیان بردیە. بزانە خەڵکی ئێستاکەش تێگەیشتیە لەوەی خەڵکی ئێستاکەش واعیە دەزانی گەنجی ئێستاکە ئەو مەبلەغی وەکو جاران کە 10 ساڵ پێش ئێستایان 5 ساڵ پێش ئێستاکە ناتوانی بەرهەمی بینێتن. ئێستاکە خەڵکی ئێستاکە لە وەزعەکەی لێ ڕەهاتیە نوخبەیەکی کەم داوا دەکاتن لە بۆ ئەم پرۆسەیە. دەڵێ کاریگەری نەبوو لەسەر بابەتی پرۆسەی هاوسەرگیری ئەم گرانبوونە؟ حتما بەڵێ لەگە جاران نیوانوی فەرقی هەبوو حتما لۆ چکە زێرەکە زۆر گران بووە. ئەگەر جاران لێرکانەمە زێرمان بە 300 350 دەدا بەڵکو هەتا 250 ئەها هاتبوو سعرەکەی منە هێستاکەش 580,000 چەندین گەنجی وەکو ئێوە چەند جوانن ئەوە هاتینە یان تەلەفۆنیان کردووە ناتوانین بچینە نا ئەو پرۆسەیەی دێم پرچینە لۆ دەرێ زێر گرانە. ئەمڕۆ نرخی زێر بۆتە 580,000 دینار. ئەگەر بێت و لە ئێستادا هاوسەرگیری بکرێت ئەوە باڵگرانیشی زۆر دەکاتە ئەو گەنجە. بەڵام وا باشە لە ئێستادا هاوسەرگیری نەکرێت بەڵام ئەگەر بشکرێت لە نێوان هەردوولا بە بڕێکی کەم ڕازی بن و ئەگەر دەکرێت جگە لەمانە جێگرەوەکانی زێر بەکاربێنرێت زۆر چاکترە. بەشگەر لە ئێستادا تۆ گەنجێکی بەتەمای ئەوەی بیت کە ژن بهێنیت لەبەرەوەی زێر نرخەکەی ئێستا بەرزە بەشەمان دەبیتەوە لەوەی کە ژن بهێنی؟ خۆی قسمەت و نسیبە ڕەنگە لە ئێستا تاوەڕێ کەم تاوەکو زێر هەرزانە بێ بەڵام ئەگەر بۆشم ڕێبکەوێتن ئەهێنم.